ئەبراهام لینکۆڵن هێمای هێزی دەریایی ئەمریکا. ئایا ئێران دەتوانێت تێکی بشکێنێت کەشتیە فڕۆکە هەڵگرە زەبەلاحەکەی ئەمریکا کە بە ناوی ئەبراهام لینکۆڵن ناسراوە، یەکێکە لە گرنگترین هێزە دەریاییەکانی ئەمریکا. ئەم کەشتیە لە جۆری نەمید کلاسە و دەتوانێت 6 بۆ 90 فڕۆکەی جەنگی لەسەر خۆی هەڵبگرێت، وەک فڕۆکەی بێفڕۆکەوان درۆن و هەلیکۆپتەرە جەنگیەکان. لەگەڵ زیاتربوونی گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل، هەرزوو ئەمریکا کەشتیەکەی ناردا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دەستپێکی هێرشەکەشی بۆ سەر ئێران کەشتیەکەی بەکارهێنا و لە یەکەم ڕۆژی هێرشەکەش ئایەتوڵڵا عەلی خامنەیی ڕابەری باڵای ئێرانی کوشت. تایبەتمەندیە سەربازیەکانی کەشتیەکە درێژیەکەی نزیکەی 333 مەترە و بەرزیەکەی نزیکەی 80 مەترە، زیاتر لە 5000 سەرباز و فەرماندە لەخۆ دەگرێت، بە 2 ڕاکتۆری ناوەکی کار دەکات بێ پێویستی بە سوتەمەنی زۆر. هاوکات سیستەمی بەرگری بەهێزی هەیە و لاموشەکی بالستیک دەیپارێزێت. لە ڕووی سەربازیەوە کەشتیە فڕۆکە هەڵگرەکە زۆر پارێزراوە و لەگەڵ خۆیدا گروپی هێرش و بەرگری لەگەڵدایە، لەوانە کەشتیە موشک هەڵگرەکان و کەشتیە ژێردەریایەکان و سیستەمی ڕاداری ئاسمان و بەرگری. سوپای پاسدارانی ئێران ڕایگەیان کە لە ڕێگەی 4 موشکی بالستیکەوە کەشتیە زەبەلاحەکەی ئەمریکامان بە ئامانج کردووە، بەڵام زوو لەلایەن سوپای ئەمریکاوە ڕەت کرایەوە. با گوێرەی زانیاریەکان کەشتێکە دەتواندرێت بە موشکی بالستیکی دژە کەشتی وەک DF-21D چینی بە ئامانج بگیرێت کە تاوکو ئێستا ئێران خاوەنی ئەو چەکان نییە.